زۆر سپاس رابرت بۆ بەشداریت لە بەرنامەکەدا. ئازانی کە هەندێک باس و خواستی نوێ هاتووتە ئاراوە لە ناو شەڕەکەدا. ئێران وا دیارەکە خەریکە هەندێک سیگناڵە نێرەکە کێشە لە ناو خۆیان ئاساس بووە لە حاڵێکدا کە سیاسەتەکەیان لەسەر ئەرزی واقع گۆڕانێکی بەسەران هاتووە. ئایا پێت وایە کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا چۆن ئەبێ ئەم شتە لێک بداتەوە؟ ئایا پێت وایە ئەبێ ئەم شتە بە جدی وەربگرن چۆن وەڵامی ئەو سیگناڵانە بداتەوە؟ هەمیشە ئەوە خۆشحاڵکەرە کە بیر بکەیتەوە لایەنی بەرامبەر دووبەرەکی و ناکۆکی ناوخۆیی هەیە. دەزانیت مرۆڤ هەمیشە دڵخۆش دەبێت کاتێک دەبیستێت لایەنی بەرامبەر تووشی کێشەی ناوخۆیی بووە. ئەگەر من لە دەستگا هەواڵگریەکان بوومایە ئەو بابەتانەم زۆر بە جدی وەرنەدەگرت. تا ئێستا جگە لە هەندێک گومان و قسە و باس هیچ ئاماژەیەکی ڕاستەقینە بۆ ئەم بابەتە نەبینراوە. من هیچ نیشانێک لە ئەستراتژی هەنگاوە تاکتیکیەکان و شتی تردا نابینم. بۆیە پێم وانییە زۆر بە جدی وەربگیرێت. هەروەها پێم وایە نابێت کاریگەری لە شێوازی نزیک بوونەوەمان بۆ ئەم جەنگە هەبێت. پێت وایە ئێرانیەکان ئەجەندایەکی تایبەتیان هەیە بۆ ئەوەی کە خەریکن ئەو سیگناڵانە ئەنێرن؟ That's a very good question, and of course, you're asking a question, and I really don't know the answer. ئەمە پرسیارێکی زۆر باشە. بە دڵنیاییەوە تۆ پرسیار دەکەیت، بەڵام منیش بەڕاستی وەڵامی تەواوم پێ نییە. بەڵام با هەندێک لێکدانەوە و گومان بخەمە ڕوو. پێم وایە ئەمریکا لە هێرشەکەی بۆ سەر ئێران هەڵەیەکی لە لێکدانەوەکانی کرد. لەوانەیە بۆ ماوەیەکی زۆر نەتوانین بزانین، بەڵام زۆر حەزم دەکرد بزانم کۆمەڵگەی هەواڵگری و دامەزراوەکانی بەرگری چه جۆرە راپۆرت و شیکاریەکیان بە بڕیار بەدەستان بەتایبەت بە سەرۆک ترامپ پێشکەش کردووە. هەر سەربازێکی پلەبەرزی سوپا پێت دەڵێت دەتوانیت وڵاتێک لە ئاسمانەوە تەخت و تەراس بکەیت، دەتوانیت زۆر خەڵک لە ئاسمانەوە بکوژیت، بەڵام ناتوانیت وڵاتێک لە ڕێگەی هێرشی ئاسمانیەوە داگیر بکەیت. من دڵنیام سەرۆک پێگوتراوە. لەوانەیە تێبینیت کرد بێت کە مانگێک یان 6 هەفتە پێش ئێستا سەرۆک هانی کوردەکانیدا بچنە ناو ئێران. واتە ئێمە نامانەوێت سەربازە ئەمریکیەکان بخەینە سەر زەوی و بخەینە مەترسیەوە، بەڵام بە خۆشحاڵیەوە پشتیوانی دەکەین ئەگەر ئێوەی کورد ئامادەیەوە کارە بن. هەروەها سەرۆک هانی هەستانەوەیکی ناوخۆیی لە ئێرانیش دەدا و من پێم وایە بە هەمان هۆکار. ئەویش ئەوەیە کە ئێمە نامانەوێت سەرباز بخەینە سەر زەوی، دەمانەوێت کەسی تر ئەو کارەمان بۆ بکەن. پێم وایە ئەمە دانپێدانانێکە بەوەی ناتوانرێت ئێران داگیر بکرێت بەبێ هێزی سەرزەوی. ئەگەر تەماشای جوگرافیای ئێران بکەیت ئەوە وڵاتێکی زۆر دژوارە بۆ داگیرکردن. لەبیرمە لەوانەکانی مێژوو ساڵانێکی زۆر پێش خوێند بووم کە ئێران جارێک لەلایەن ئەسکەندەری مەزنەوە داگیر کرا. ئێران وڵاتێکی زۆر دژوارە بۆ هێرشکردن و داگیرکردن. پێت وایە پرۆژەی ئازادی کە سەرۆک ترامپ ڕایگەیاندووە بەگشتی چۆن ئەچێتە ناو ئەم باسانەوە؟ ئایا ئەتوانی یارمەتی دەربێت شتێک لەسەر ئەرزی واقع دەگۆڕێت؟ See, there again, I would love to have been a fly on the wall when the intel community and DOD briefed the president. زۆر حەزم دەکرد وەک مێشێک لەسەر دیوار ئامادە بم کاتێک کۆمەڵگەی هەواڵگری و وەزارەتی بەرگری بۆ سەرۆک راپۆرتیان پێشکەش دەکرد. هیچ ڕێگەیەک نییە ئەو کەسانەی لە کۆمەڵگەی هەواڵگری و وەزارەتی بەرگریدان ئاگاداری کێشێ تەنگەی هۆرموز نەبن. 20% نۆتی خاوی جیهان لۆ تەنگەوە تێدەپەڕێت. ئەو شوێنە وەک گەروی بوتڵ وایە. ئێستا بەڵێ دەتوانیت کەشتیە زەبەلاحەکان بنێریت و مینە دەریاییەکان پاک بکەیتەوە و بەلەمەکانی ئێران نقم بکەیت. بەڵام لەسەر ئەو لووتکە و بەرزاییانەوە کەشتیە جەنگیە گەورەکان ئامانجی کراون. بۆیە ئەو ناوچەیە بۆ جۆرێک لە جەنگی ناهەمسان زۆر باشە. واتە هێزێکی لاواز دەتوانێت دژ بە هێزێکی زۆر گەورە کاریگەر بێت. ژمارەی زۆر کەم لە سەربازان لەسەر ئەو تەنگەوە دەتوانن بە بەکارهێنانی درۆنی هەرزان و سادە هێرش بکەنە سەر کەشتیە جەنگیە گەورەکان. بۆیە من زۆر ڕوون نیم کە ئەمە سەرکۆتوو دەبێت یان نا. هەروەها نازانم چۆن دەتوانێت سەرکۆتوو بێت. بابگەڕێنەوە بۆ ناو هەندێک دینامیسم لە ناوچەکەدا. پێت وایە کە ماوەیەک لەم و پێش یەکێک لە بەرپرسانی ئێرانی نوێنەرێکی پارلەمان لە ئێراندا باسی لەوە کرد کە ئەوان هەرێمی کوردستان و ئەمارات وەکو دوو بیسی دوژمن چاو لێ دەکەن، وەکو دوو پێگەی دوژمن چاو لێ دەکەن و ئامادەن هێرشیان بکەنە سەر. ئایا پێت وایە کە وڵاتانی ناوچە بترسیان هەبێت لە ئەگەری هاتنە ئارایی ڕێککەوتنێک؟ ئایا پێدەچێت کە ئەو ڕێککەوتنە ببێتەوە ئەوە کە ئێران دەستی هاوڵاتر بێ؟ ئەوەش پرسیارێکی زۆر باشە کە من تەنها دەتوانم هەندێک وەڵامی لۆژیکی و شیکاری بۆ بدەم.
ئێران ناتوانێت بەڕاستەوخۆ هێرش بکاتە سەر ئەمریکا چونکە تا ئێستا موشکی باڵستیکی نێوان کیشوەری پەرە پێنەداوە بەڵام ئەوەی دەتوانێت بیکات ئەوەیە هێرش بکاتە سەر بەرژەوەندی و دامەزراوەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەوشی کردووە وەک لەوانەیە دیت بێتت ڕۆژنامەی واشنگتن پۆست وتارێکی درێژی لەسەر ئەو بابەتە بەڵاو کردووەتەوە بەڵام جگەلەوە ڕێگایکی تری فشارخستنە سەر ئەمریکا ئەوەیە کە هاوپەیمانەکانی بکاتە ئامانج واتە وایان لێ بکات دووبارە بیر لەوە بکەنەوە کە تا چه ڕادەیەک دەتوانن پشت بە ئەمریکا ببەستن پێم وایە ئەمە دەبێتە بابەتێکی زۆر گەورە بۆ واشنگتن و ئەبێ چارەسەری بکات واتە ئایا هەر ڕێکەوتنێکی ئاشتی لەگەڵ ئێران وڵاتانی وەک عەرەبستانی سعودی ئیمارات قەتەر و ئەوانی دیکە دەگرێتەوە یان نا بەپێ ئەو ڕەشنووسانەی من لە ڕۆژنامەکاندا بینی و من وا دیارە ئەو بابەتە بە هیچ شێوەیەک چارەسەر نەکراوە ئەوەش واتای ئەوەیە دەتوانین بگەینە دۆخێک کە ئێران بە شێوەیەک بتوانێت ئەو هاوپەیمانانەی لە ڕۆژهەڵاتی ناوڕاستەیە لە ئەمریکا دوور بخاتەوە هەروەها لە ئیسرائیلیش و دیسان من ناتوانم باوەڕ بکەم کە ئەم بابەتە بە تەواوی و بەوردی لەلایەن ئەو بەڕێوەبەرایەتیەوە بیری لێ نەکرابێتەوە. Thank you so much, Robert Dates, for being with us. زۆر سپاس Robert Dates بۆ ئەوەی کە لەگەڵێمە بووی.